في الرواء دنينا دينا بونا دابويس من برنجي بابانوا بچریکەی ئەردەڵانەوە دێم بەشکۆی بۆتانەوە بە دیرۆکی سۆرانەوە کێخەم لە کۆڵی کوردانە کێ میراتگری پیرانە کێنەوەی ئەیوبیانە دەنگ بدا بەم لیستە جوانە. خۆشەویستان، ئێستاش پێکەوە مارشی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبیستین.
سپاسی ستافی کەناڵی ئاسمانی پەیامەکەین کە ئێستا ڕاستەوخۆ ڤیزیڤاڵی پرتەقاڵی لە دەڤەری گەرمیانەوە دەگوازێتەوە. لیستی 104 کۆمەڵ ئەبێتە کۆترێکی سپی و بەسەر ئاسمانی وڵاتە سەرێک لە بارزانەدات و لە دهۆکی دەلالەوە بەڵێنی دادگەریەدا ئەم لیستەی من هەولێری سوڵتان موزەفەر خۆی میوانداریەکات و ماندوویەتی شاخەشکێنێ. کۆتری سپیم لیستەی من دەستی گەنج و پیری گەرمیانی ماچەکە گوند بە گوند و شەقام شەقام لە دەرگای گشت ماڵێدا. ئەم لیستەی من لە پتوێن و پشدەرەوە دەچێتە دەشتی شارە زور، مژدەی باران بە کێڵگەی جووتیارانەدا، دەچێتەوە هەورامان و سەرێک لە خانەقادا و سەنگەرەکانی ڕۆژانی نەبەردی ماچەکە کە دێتەوە لە هەورامان بەسەر خاک و خۆڵی نالیا دەچێتەوە تاوە گۆزی و مەولەوی و دێڕە شێرێک بۆ سربەخۆی نیشتیمان ئەنووسێتەوە. ئەم لیستەی من جەستەی لەگەڵ نەخۆشێکی بێدەرامەت ئازارەکە لەگەڵ خەمی ئاوارەکان، دێتە زمان لەگەڵ ئازار و فرمێسکی هەڵەبجەی ئابارێ و ئەو ئەبێ بە خەمی ژیان. خۆشەویستان، ئێستاش بەڕێز مامۆستا یاسین حەسەن بەرپرسی باڵای هەڵبژاردن لە دەڤەری گەرمیان وتەیەکتان پێشکەشەکات. بابەر بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. خۆشحاڵم بەناوی جەماوەری دەڤەری گەرمیانی بەڕێز و سەربەرز و خۆشەویستەوە و هەروەها بەناوی لیژنەی سەرپەرشتیاری بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندی 6 گەرمیانی کۆمەڵی ئیسلامی و ستافی بەڕێزی مەڵبەند و تاکتاکی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی، زۆر بە گەرمی بە خێراتنی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەری بکەین و هەروەها لە قوڵایی دڵمانەوە بە خێرهاتنی ئەم جەماوەرە پڕخۆش و بەجۆشە ئەەکەم. هیوام وایە کە خوای پەروەردگار بیکاتە مایەی سەربەرزی و سەرفرازی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. هاتنتان گوڵبارانەکەین و خۆشحاڵین بە دیدارتان شاد ئەبین. خوازیاری سەرکەوتنێکی نوێین لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءالله. خۆشەویستان، گەرمیانی سەربەرز سیمبل و نمونەی شەهیدان و بەرخودان و ڕوبەڕووبوونەوە، خاوەنی دەیان بگرە سەدان لە شەهیدانی ئاینی پیرۆزی ئیسلام و کۆمەڵی ئیسلامی سەربەرز و بەڕێز، ئەمڕۆ خۆشحاڵە بەوەی کە ڕۆحی پاکی شەهیدەکانی سەرفراز ئەبێ کاتێکەوە لە سەرکەوتن نزیکە بنەوە. ئەو شەهیدانەی ئینسان کاتێکەوە بیریان لێ ئەکاتەوە کە هاوسەنگەرمان بوون موچڕکە بە گیانمانە دێت و واللهی لە ناخەوە ئینسانەکان بە تایبەت ئێمەمانانێک کە هاوسەنگەریان بووین هەست بە جۆرێک لە سام و هەیبەت ئەکەین بەرامبەر بەورەی ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان بەخت کرد و پێشکەشیان کرد لە پێناوی سەربەرزی ئاین و نیشتیماندا. کۆمەڵی ئیسلامی کە بریتیە لە خاوێنی، لە لووتکە، لە سەربەرزی، لە عیفەت، کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردووە هێما و ڕەمزی مەغدووریەت بووە،
هەتا ئێستاش باجی سربەخۆی خۆی ئەدا سربەرزانە و سەرفرازانە ئەو باجەی داوە و وا خەریکە لە ئایندەیەکی نزیکدا باجی ئەو سەربەرزی و سربەخۆیەی خۆی وەرەگرێتەوە لەلایەن هاوڵاتیانی کوردستانەوە بە شێوەیەکی گشتی و گەرمیان بە تایبەتی. بەڵێ کۆمەڵی ئیسلامی داکۆکی کار لە مافی شەهیدانێک کە ئێستا خانەوادەکانیان لە نێوماندان کە ئێستا کوڕوکچەکانیان گەورە بوون و هەرزەکارن دڵخۆش و دڵشاد و سەربەرز و سەرفرازن بەوەی کەوا دەرەنجام و ئەنجامی خوێنی باوکان و برایان و کوڕەکان و کۆرپەکانیان ئەبینن وا لەسەر هێمای لا ئیلاهە ئیلا الله بە خەلفیەتی ڕەنگی پرتەقاڵیەوە ئەشەکێتەوە و بۆتە دروشمی سەرزار و نێودڵەکانمان کەوا ئەو سەرکەوتنە ئەبینن لە ئایندەیەکی نزیکدا دێتە دەستمان. کۆمەڵی ئیسلامی داکۆکی کار لە بێسەر و شوێنەکان ئەوانەی بێسەر و شوێن کراون چەندین ساڵە کە بەردەوام لە هەوڵ و کۆشش و خەباتکردنا بووین و بەردەوامین لەسەر ئەو حاڵەتە هەتا ئەوانە چارە نووسیان بە دیارەکەوێ و ئازادە بن. جەماوەری سەربەرزی دەڤەری گەرمیان کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی ئەگەر نایان ناسن قیاسیان کەن لەسەر ڕابردووی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. عەرەب وتویانە ئیستەدل عەلە المەجهوول بالمەعلوم، ئەوەی کەلات ناڕوونە بەهۆی شتێکی ڕوونەوە بەرامبەر کێی پێ بکە و بیناسە. فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەکانی ڕابردووە کە نمونەی وروژاندن بوون، نمونەی ئۆپۆزیسیۆنێکی ڕەسەن بوون، نمونەی بەرجەستەکردنی دادگەری و داکۆکیکردن لە مافی بەشخوراوان و وەستان بەڕووی گەندەڵی و گەندەڵکارانە بوون. ئەوانن کە چاوەڕوانی پەنجەی شایەتمانی ئێوەن لە ڕۆژی 21 ئەم مانگەدا شایەتیان بۆ بنبەوەی ئێوە پشتیان بگرن. تەنها هێز کە ئەتوانێ ئەو گەندەڵیە بوەستێنێ پەنجەی شایەتمان و دەنگی ئێوەیە لە ئایندەیەکی نزیکدا. بەڵێ خۆشەویستان، کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە ئەگەر یەکسان بوو بێ بە مەغدوریەت و مەزلومیەت، ئەگەر یەکسان بوو بێ بە خۆڕاگری و بە شەهیدان، ئەگەر یەکسان بوو بێ بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و گەندەڵکاران، دڵنیاتانەکەم لە ئایندەیەکی نزیکدا یەکسانە بە مفاجعەی هەڵبژاردن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سپاس و دەستخۆشی بۆ بەڕێز مامۆستا یاسین حەسەن. بەڕێز شاعری خۆشەویست برامان کاگە یوبعنەبی لە هەڵەبجەی شەهیدەوە تەشریفی هێناوە و پارچەیەک لە هۆنراوەکانیتان پێشکەش دەکات. با بفەرمێ. السلام عليكم ورحمة الله. من دەنگەدەم بە 104 بەجارنامەی گوڵە نێرگس گوڵە شەوبۆ هەر وەک شۆڕش چۆن دەنگیدا بە سەنگەر و باڵی هەڵۆ. 21 ئەم مانگە پەنجەی شایدی هەڵبڕەتۆ، من جوگرافیای وڵاتێکی سپید پێشکەشەکەم، گزنجێک پەل بەهاوێژە بۆ کارێز، من مێژووی گوڵاڵە سوورەکانت دەکەمە مزجێنی و گەرووی تۆوەکانت تەڕ دەکەم، تا لە کاروانەکەی مامۆستا ناسیح و سەنگاویدا نسیەی هەنگاوەکانت ئاوێتەی خۆرکەم، وەک چوار کۆترەکەی شانی پەرلەمان پەل بە باڵای مێژوودا هەڵخەم. بە 5000 سڵاوە دێم و 104 دەن کە تەسبیحی وەفاداری دەکەمە گەردانەی 182,000 ئەنفالی گەرمیان. لە کوێستانی هەورامانەوە دەنگی خۆم پەیتا پەیتا شۆڕ دەکەمەوە بۆ گەرمیان و لە دەروازەکەی شەهید بیلالدا یەکە یەکە دەیدەم لە پەرچەمی پرتەقاڵی.
من لە هەورامان و شارە زوورەوە و لە مەدرسەکەی نالی و مەولەوی و مەلا محەممەدی شارە زووریەوە هەنگا و مەڵگرتووە و ڕوە و قەڵایی شێروانە و باوە شاسوار ئەگبەی شۆڕشم پڕ کردووە. شەقامم بۆن ڕێژ کردووە بە بۆنی پرتەقاڵ. هاتووم بەخۆم و دەریایەک خوێنی شەیدانی زڵم لێکراوی ئەم ڕەنگە پرتەقاڵیەدا. هاتووم لەگەڵ مێزەری پاکی مەلا عەلی بیارە و جامەدانی شۆڕشی یەکەم کاروانی نەسرەوتنی بابە شێخ و خوێنی تیرۆر کراوی مەلا عەلی تیمار و قورانە گیرفانەکەی شەهیدانی دۆڵە ڕووت و داستانی قەڵات و کانی ئەحمەد شاسوار و براکانی. هاتووم دەنگی دلێری و بیوێری ئەم ماڵە ڕەنگ پرتەقاڵیە لەسەر سینەی پەرلەمانە هەڵخەم. هاتووم لە عەسرێکی سەرکردە دزراودا خوێنی بەناحەق ڕژاوی قەسرێ بخەمە ئینجانەی ئەم باقە پرتەقاڵە. هاتووم بە خوێنی 45 پێشمەرگە و سەرکردەی ئەم کاروانەوە کە لە خیانەتێکی نیشتیمانیدا لە 21 ئازاری 2003دا گیانی خۆیان بووە قوربانی دژی زوڵم و ستەم و داگیرکاری. ئەم کاروانە لە مێژەوە بە بەرگێکی سپی و سەرکردەیەکی خاچیەوە هاتووە تا لە جوگرافیای نیشتیمان دزراوی کورددا کەرکوب بخاتەوە سەر نەخشە و لە کتێبەکەی ئەمین زەکی بەگدا بیخاتەوە سەر سنووری خەلافەت. ئەم کاروانە لەوەتی خوددا پشتی گرتووە و سنگی جەماوەری بۆ کراوەتەوە و زمانی پژاوە بە بوێری و دلێری و جوامێری جەستەی بووەتە قەلغان بۆ ئیسلام خوازی کوردەواری. پەنجەی شاهیدی هەڵبڕە و دژ بە زوڵم و ستەم ڕاپەڕا. ئەوە دوێنێ بوو باڵوێستە نەگۆڕەکانی سەرکردەکانی و پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی و بەلەچی پیرۆزی حەیا و حورمەت و حیشمەتی خوشکانی تەواوی کایەکانی ژیانیان جوان کردووە. قەڵەمی خیانەتی مێژوی شۆڕشیان کول کردووە. ئەم کاروانە باڵوێستە جوامێرەکانی چوار کۆتی سەرشانی ڕەنگڕێژ کردووە. پەرلەمان و کوردستان و دوو هەڵۆی بەرزەفڕی باڵەخانەی ئەنجومەنی نیشتیمانی عێراق داکۆچی لە ناسنامەی مەزڵومەتی گەلی کوردیان کردووە. ئەوام ڕۆژ کاروانەکەتان بە لیستێکی پرتەقاڵی سەربەخۆ و بە ژمارە 104ەوە و بەنەوەد و دوو چڵە نێرگسی بەهاری نیشتیمانەوە لەسەر خاچی کوردستاندا سەوز بووە و پێکەوە پەیامی دادگەری و ئاوەدانی و خۆشگوزەرانی دەڵێنەوە. کاروان هەر کاروانەکەی جارانی کۆڵ لە پشت و چەگلەشان و زەمزەمی لە کەمەربەستی شاخی شۆڕشە. ئەو هەر کوڕەکەی جاران و دەست لە ملی دار قەزوان و بەڕوو گوێز و براڵوکە. ئەو هەر قەسیدە نەمرەکەی مەحەمەد خەلەکانی و مینبەرەکەی مەلا مەخدید و سرودە زیندوەکەی کۆساریە. ئەو هەر قەڵەمە بەبڕشتەکەی سەنگاوی و جورئەتە بەردەوامەکانی مامۆستا ناسیحە. کاروان هەر کاروانە نەمرەکەی شێخی پیران و نورسی و قازی و مەهابات و مێزەری سپی پاچی زانایان و خەباتی شاخ و شاری سەرجەمچین و توێژەکانە. کاروان ئاوێزانە لەگەڵ قەندیل و دەست لە ملی بڕنەوەکەی شێخی حەفید بووە و لە پەنا سێبەریە سپی هێز و شمشێرەکەی سەلاحەددین داڕەجی خۆی داگوتیوە و دەشتی حەمرینی کردووەتە پێگەی پێکەوە ژیان. کوردستانیان ئەی گەرمیانی خۆشەویست چنگ بەگڕی باسی خوێنڕێژ ئەی سیمبولی ئەنفال و پاکیزەی و بەرات. سولەیمانی ئەی مەڵبەندی ئازایەتی و بێری و جوانی. کەرکووک ئەی شارە دزراوەکەی سەرنەخشەی سیاسی. ئەی هەورامان و شارە زووری نالی و مەولەوی و مدەڕیس. ئەی بازیان و چەمچەماڵ و کۆیە و دوکان و سەنگەسەر. قەڵاتزێ ئەی دەستە خوشکی هەڵەبجەکەت. ئەی بادینانی سەر بڵند و زاخۆی دەلال. هەولێرەی شاری هۆلاکۆ بەزێن و مینبەری سوڵتان مزەفەر. ئەی زادگای سەرکردەی بوێر با پیرە گەورەمان سەلاحەددین. و ئەمڕۆ لیستەکەتان لیستی شەهیدانی غەدر لێکراو، لیستی سەرکردەی دزراو،
لیستی پێشمەرگەی دەست بەدەست نوێش، لیستی خوشکانی بە حیشمەت و زمارە 104 خاوێن، لیستی خوشکە شەهید ڕۆژگار، لیستی هەژاران و بێنان، لیستی ئەوینداری وەفا، لیستی پاچی پەیامی خوا، لیستی خۆری و شەی ئازادی، لیستی منبەری برایی، لیستی 92 چرای دیوەخانی گۆڕانکاری، لیستی سەرجەم توێژەکانە، لیستی قەڵەم و تفەنگی، لیستی دەنگی قۆناغی کاری ئیسلامیمانە، لیست هەر لیستی خۆتە دەنگدەر، لیست هەر لیستی خۆتە دەنگدەر، کوردستانی بوون شانازیمانە، لیستی دادگەری 104 پڕ بە باڵای نیشتیمانە، لیستی کۆمەڵ، لیستی 104 هەمووانە، لیستی کەرنەڤاڵی دەنگ و ئاپۆڕای جەماوەرمانە، لیستی هەڵکشانی کۆمەڵ پشتیوانی خودامانە، تاکە لیستی زوڵم لێکراو، تاکە لیستی زوڵم لێکراو، لیستی پۆشاکی هەتیوان، ئاو بۆ ڕێگای ئەوینداران، ئەینان و بەرگی هەژاران، لیستی 104 ئیمان، لیستی مەرهەمی برینان، ئەی سێبەری شەرعی خودا لە کوردستان، ئەی سێبەری شەرعی خودا لە کوردستان. وەسەلام عەلەیکم. دەستی برای شاعرمان کاگە یوبانەبی خۆش بێت. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێ لە کاگ ئارامکەریم هونەرمەندی دەنگناسک و خۆش دەگرین بۆ وتنی سرودێک بۆ لیستەکەمان، لیستی 104. با بفەرمێن.
سپاس و دەستخۆشی بۆ بەڕێز هونەرمەندی خۆشەویست کاگارام کەریم. ئازیزان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، هاوڵاتیانی خۆشەویست لە دەڤەری گەرمیانی سەربەرز، دڵنیام ئێوە چاوەڕێی وتە بە پێزەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەن. با بەڕێزیان تەشریف بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەیان. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. من سنتا سپاس و دەستخۆشی ئاراستەی هەموو لایەک دەکەم لە برایان و خوشکانی ئامادە بوو. هەروەها هەر لێرەشەوە بە پێویستی دەزانم سپاس و دەستخۆشی و پێزانین ئاراستەی هەموو ئەو برا خوشکانە بکەم کە لە هەموو ناوچەکانی کوردستاندا بە تیمی گەڕۆک بە شێوازی جیاجیا لە ڕۆژان و شەوانی ڕابردووداوە لەو چەند ڕۆژ شەو ڕۆژەش کەماون سەرگەرمی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنن، سەرگەرمی ئەوەن کە خەڵک و جەماوەری موسڵمانی کوردستان هۆشیارکەنەوە، بەرچاوڕووناکەنەوە بەوە کە پێویستە بە هەموو لایەک لە هاوچێشەکانی کوردستاندا، لە هاوچێشە سیاسیەکانی کوردستاندا سەنگ و قورسایی بۆ ئیسلام و بۆ کار و پرۆژەی ئیسلامی بۆ بەیداغی لا إله إلا الله محمد رسول الله قرس و گرام بکەین. دەبێت کارێک بکەین کە دەنگی ئیسلام لەم پارچەی نیشتیمانی ئیسلامیدا و لەم بەشە کوردستانەدا دەنگی ئیسلام بەرزترین دەنگ بێت، بەیداغی تەوحید و تەنیا خواپەرستی بەرزترین بەیداغ بێت. هەر ئەوە شایستەی میلەتێکی موسڵمانە، هەر ئەوە حاڵەتێکی ئاسایی و سروشتیە بۆ خەڵکێکی موسڵمان، بۆ خەڵکێک کە خۆی بە پەیڕەوی قورئان بە شوێن پێهەڵگری پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم دەزانێت. بەڕێزان، من دەمەوێ چەند خاڵێکی کورت ئاراستەی ئێوە بکەم و لە پشت ئێوەشەوە ئاراستەی هەموو خەڵک و جەماوەری موسڵمانمان لە هەرێمی کوردستاندا. یەکەمیانەوەیە کە ئەگەر هەموو لای گوێتان هەڵخستووە و متابعی کەناڵەکانی ڕاگەیاندنتان کردووە، قسەی زۆر دەکرێن، وعد و بەڵێنی زۆر دەدرێن و خەڵک زۆر دڵخۆش دەکرێت بە قسەی خۆش. دیارە قسەی باش، قسەی خۆش زۆر باشە، بەڵام بە مەرجێک مۆری کردەوەیان پێوە بێ. بەڕاستی قسەی باش زۆرە، بەڵام کردەوەی باش کەمە. ئەوەی دەردی ئێمەیە، کێشە و گرفتی ئێمە ئەوە نییە کە قسەی باش کەم دەکەین، ئەوەیە کە قسە باشەکانمان کەمتر تەرجەمەی کردەوە دەکەین. جارێرەدا من دەپرسم چ شتێک وا لە ئینسان دەکا قسەکانی
لە کردەوەکانی زیاتر نەبن. نەک هەر ئەوە بەڵکو وا باشترە ئینسان کردەوەی لە قسەی زیاتر بێ. وەکو کاتێک کە عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ جێنشینی دووەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شەهید کرا، یەکێک لە هاوڵە بەڕێزەکان گوتی ئەوەندی من ئەو پیاوە مناسی بێ كانت سريرته خيرا من علانيته، دیوی پەنهانی باشتر بوو لە دیوی ئاشکرای. ئینسان بەلای کەمەوە دەبێ هەوڵدا دیوی پەنهان و ئاشکرای قسە و کردەوەی دڵ و کردەوەی وەکو یەک بێ بەلای کەمەوە، بەڵام باشتر وایە کردەوەی لە قسەی زیاتر بێ. دیوی کە مامەڵەی پێ لەگەڵ خوادا دەکات جوانتر بێ لەو دیوەی کە مامەڵەی پێ لەگەڵ خەڵکدا دەکات. پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم چی دەفەرموێ؟ لە صحیح بخاری مسلمدا هاتووە دەفەرمێ إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوا سەرنجی ڕەنگ و دیمەن و ماڵ و سامانەکانتان نادا، سەرنجی دڵەکان و کردەوەکانتان دەدا. سەرچاوەی ڕاستکردنەوەی ئەم حاڵەتە لارەی کە هەرێمی کوردستانی تێدایە، سەرچاوەی ئەو کەم و کوڕیە ڕیشەیانەی کە بەدەستیانەوە دەناڵێنین. تەنانەت هەردوو حیزبی حکمڕانیش دان بەوە دادێنن کە گەندەڵی هەیە و قۆرخکاری هەیە و دەمارگیری هەیە و پەراوێز خستن هەیە و بێدامەزراوەی هەیە و شەخسەنەکردن هەیە، هەموو لایەکدان بەوە دادێنین. چارەسەر لەو دڵەوەیە، دەبێت لێرەوە دڵ بەچی شاک دەبێت، دڵ بە ڕووکردنە خوا باش دەبێت. ئەلا بذیکر الله تطمئن القلوب. دڵ دڵ و دەرونی ئینسان، ناخی ئینسان، ڕوحی ئینسان بە پەیوەندی لەگەڵ خوادا، بە پەیوەندی ڕاست و دروستی بەندایەتی لەگەڵ خوادا دڵ ئاوەدان دەبێ، دڵ بێدار دەبێ، ئەمجا زەین و هۆشیش هۆشیار دەبێ. زۆر کەسی هۆشیارمان هەیە بەڵام بە دڵ و دەروونێکی تاریکەوە، زۆر کەس دەزانێ بەڵام ناتوانێ، زۆر کەس حاڵی بووە بەڵام حاڵی بوونەکەی لە خۆیدا نەکردۆتە حاڵ. ئێمە گەلێک جار بەدەست خەڵکی زۆرزانەوە گرفتاری. بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم بە هەموو خوشک و برایانی مسلمانمان لەم هەرێمەدا کە ئەگەر دەمانەوێ وەزعەکەمان باش بێ، حاڵەکەمان بگۆڕێواتە لە لاریەوە بۆ ڕاستی، لە ناشەرعیەوە بۆ شەرعی، لە زوڵمەوە بۆ دادگەری، لە فەسادەوە بۆ سەلاح، لە قۆرەخکاریەوە بۆ بێفەرق و جیاوازی. دەبێ لێرەوە دەست پێ بکەین، لێرەوە ڕاستکردنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ خوادا. هەرچی کە دەڵێ مسلمانم با ڕاستکە لەگەڵ مسلمانەتەکەیدا، هەرچی کە دەڵێ مسلمانم دەبێ قورئان بەرنامەی بێ، دەبێ محەممەد صلی الله عليه وسلم پێشەوای بێ. هەر کەسێک لە هەر پێگەیەکی سیاسیدایە، هەر کەسێک هەر مەقامێکی هەیە بەوە کە پابند نابێ بە قورئانەوە، ڕازی نابێ بە حاکمیەتی قورئان، ڕازی نابێ بە پێشەوایەتی محەممەد صلی الله عليه وسلم بۆ هەموو کاروباری دین و ژینی، نیشانەی پرسیار دەخاتە سەر مسلمانەتی خۆی. خوا دەفەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون. بۆچی شتێک دەڵێن کردەوەی پێ ناکەن؟ ئەگەر مسلمانین هەمومان بە قیادە و بە خەڵکەوە و بە هەموو لایەکەوە با بێنین قورئانی خوا بێنین، با بێنین سنەت و ڕێوشوێنی پێغەمبەری خوا بێنین. هەر کەسێک خۆی بە مسلمان بزانێ ناتوانێ بڵێ دینی خوا، بەرنامەی خوا، کەلامی خوا، ڕێوشوێنی پێغەمبەری خوا نوقسانی تێدایە. ئەگەر نوقسانی تێدانێ بۆ نایکەینە بەرنامە ژیان. کوردەواری خۆمان دەڵێن بە حەڵوا حەڵوا دەم شیرین نابێ. مسلمانم ئەگەر بەکردەوە تەرجەمەی نەکەی هیچ ناخاتە، نەجیرفانی خۆت و نەجیرفانی هیچ کەسەوە. کەواتە با لێرەوە بیر بکەینەوە لە ڕاستکردنەوەی بارەدارەکەمان، با لێرەوە بیرکەینەوە لە چاکسازی و پاکسازی لە کۆمەلگاکەماندا.
نەک تەنیا لەوە کە نوێنەرانێکی باش بنێرینە پەرلەمان. من کاتی خۆی لە ساڵی 92 لە یەکەمین ئەزمموی هەڵبژاردندا کتێبێکم نووسی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا. ئەو کاتەش گوتم کارمان بەوە تەواو نابێ پەرلەمانێکمان هەبێ و حکوومەتێکمان هەبێ، دەبێ بزانی چێ پەرلەمانتار دەبێ و حکوومەت چۆن دەبێ و پەرلەمان لەسەر چ بناغەیەک و خەڵک و جەماوەر چێ دەکاتە نوێنەری خۆی. ئێستاش هەروە دەڵێ بەڕاستی هەڵبژاردنی نوێنەرانی باش بۆ پەرلەمان وە لەوێ کارێک بکرێ کە هیچ یاسایەک دەرنەچێ پێشەوانەی شەریعەت بێ، نەکەر ئەوەندە لەوێ ڕێکگیری بکرێ، پێشگیری بکرێ لە زوڵم، لە ستەم، لە بێدادی، لە قۆرەخکاری، شتێکی زۆر باشە. بەڵام تەنیا بەوەندە شێوازە گۆڕانکاری ناکرێ. ئەوە یەکێکە لە ڕێیەکان. ڕێی گشتیتر، ڕێی قوڵتر ئەوەیە کە دەبێ ئێمە هەوڵ دەین لە نێو خۆماندا هۆشیاری ئیسلامی، بێداربوونەوە لە دەوری چرای قورئان کۆبوونەوە، دووبارە ئاشنابوونەوە بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرەوە دەبێت چارەسەر بکرێ. ئەو کاتە پەرلەمانیشت، حکوومەتیشت، دەسەڵاتی دادوەریشت، هەموو بەرپرسەکانی وڵاتیش ئەگەر هەستیان کرد بە چاودێری خوا بەسەر خۆیانەوە، ئەگەر بەرپێی خۆیان بینی بەڕێ شەرعدا هەنگاویان نا، خەت خوار ناکەن، لە خەت لا نادەن، مافی کەس پێشێل ناکەن. لەوە بترسە کە لە خوا ناترسێ. هەر کەسێک لە خوا نەترسا لێی بترسە، لە دەست و زمانی ئەمین نابی. کەواتە با ئێمە هەوڵ دەین پەیوەندی خۆمان لەگەڵ خوادا وەکو بەندەی خوا، وەکو خەڵکێکی مسلمان تونند و تۆڵکەین، چاکەین لەسەر بناغەی پابەندی بە قورئانەوە، بە سونەتی ڕێشوێنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە هەموو کایەکانی ژیانماندا، لە بواری حکمڕانیدا، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری هەڵسوکەوتی شەخسی خێزانی، لە هەموو بوارەکاندا کە دیارە ئەویش لە ئیمان و عەقیدەی ڕاست و دروستەوە دەست پێ دەکا. پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم 13 ساڵی ڕەبەق خەریکی ئەوە بوو خوا بە خەڵک بناسێنێ، خەڵک تەنیا خوا بپەرستێ، خەڵک پەیوەستکا بە خواوە سبحانە وتەعالا، بەندەی خوا بن و پێکەوە برابن. دوای ئەوەی ئەوانە چەسپین، ئەم جار خوای پەروەردگار لە 10 ساڵی قۆناغی دووەمی تەمەنی پێغەمبەردا شەریعەتی ناردە خوار، حەڵاڵ و حەرام و ئەمر و نەهیەکانی ناردە خوار و هەموو کەس پێوە ملتەزیم دەبوو. ئەوە یەک. مەسەلەیەکی دیکە دەمەوێت بۆ هەموو لایەکی بەبیر هەموو لایەکی بخەمە پێش هەمووتان خۆم، ئەوەیە کە ئێمە وەکو خەڵکی کۆمەڵی ئیسلامی کاتێک کە ئاور لە ڕابردووی خۆمان دەدەینەوە، هەورازونیشەوی زۆر دەبینین، ناحەقیشمان نییە زۆر هەست بە ناسۆر و ناڕەحەتی بکەین کە ئێمە لەم هەرێمەی خۆماندا مەزڵومیەت و مەحرومیەتی زۆرمان هاتوۆتە سەر، پێشێلکاری و ماپێشێلکردنی زۆرمان هاتوۆتە سەر. بەڵام مادام لەسەر خوا و ئیسلامە، مادام باژی دینداری و موسڵمانەتیە شانازی پێوە دەکەین، دەربەست نین ئەگەر باژی زۆر لەوەش گەورەتر بدەین. هەر کەسێک بەڕاستی خوای ناسی بێ، هەرچی بۆ خوای بکە هەر بە کەمی دەزانێ. هەر کەسێک بەڕاستی خواپەرست بێ، هەرچی کە دەیکا کاتێک لە بەرامبەر عەزەمەت و جاه و مەقامی خوادا ڕای دەگرێت هەر پێی کەمە. لەبەرەوە ئێمە ئەوەی کە لە پێناوی خوا و بەیداغی بەرزکردنەوەی بەیداغی خوا و لا ئیلاهە ئیلا محەممەد ڕەسوڵ الله کردومانە، ئەو مەزڵومیەتانەی، ئەو جێشەڵ پێکرانانەی، ئەو شەڕ پێفرۆشرانەی هاتۆتە سەرمان، پێمان هیچ نییە لە پێناوی خوادا، بەڵام نەدەبوو وا بێت. ئێستاش خوا پشتیوان بێت ئێمە دەمانەوێ مادام خەڵک و میلەتەکە هەمووی هاتۆتە سەر ئەو قەناعەتە کە دەساودەستی دەسەڵات، گۆڕانکاری و پاکسازی شاکسازی لە ڕێی ئیرادەی خەڵکەوە بکرێ. ئێمە وەکو ئیسلامی لە هەموو کەس بەهرەمەندترین لەو سەودایەدا. ئێمە پێمان وایە ئەگەر بێت و خەڵکی مسلمانی کوردستان هیچ دەخت و فشارێکی لەسەر نەبێت، ئازاد بێ و سەربەست بێ، جگە لە ئیسلام بەرنامەیەکی دیکە هەڵنابژێرێ،
جگە لە عەلەم و بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ڕازی نابێ هیچ بەیداغ و عەلەمێکی دیکە لەسەر سەری شەکاوە و بەرز بێت. زۆر پێمان شتێکی باشە. ڕەنگە هەندێک کەس بپرسن باشە ئەوە ئێوە ژمارەیەک پەرلەمانتاریشتان چوونە پەرلەمانەوە، ئایا بەوەندە گۆڕانکاری دەکرێت؟ جارێ دەڵێن کاتێک کە خەڵک دەنگ دەدا بە نوێنەرانێک کە متمانەی بە دینیان هەیە، متمانەی بە ڕەوشتیان هەیە، متمانەی بە کەسایەتیان هەیە کە غەدری لێ ناکەن، فێڵی لێ ناکەن، درۆی لەگەڵ ناکەن، ئەو کەسانە کە دەنگ دەدەن ممارەسەی حاڵەتێکی دینداری و تاعەتێک دەکەن بۆ خوا. بۆ خوای پەروەردگار دەفەرمێ ولا يأبى الشهداء إذا ما دعوا، شاهیدەکان هەر کاتێک بانکران بۆ شایەدیدان با لامبلی سەرپێچی نەکەن، ئەوە شایەدیدانە. ئەتۆ شایەدی دەدەی کە ئەشهەد بالله فلان برایە یا فلان خوشکە یان فلان کەسە بە شایستەی دەزانم نوێنەری ئێمە بێ لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستاندا، ئەوە شایەدیدانە. کەواتە هەر خودی بەشداریکردنەکە لە دەنگداندا هەڵسانە بە ئەرکێکی شەرعی سەرشان. بە تایبەتیش کە هەتا خەڵک باشتر بەشداری بکە ڕێتە سکتر دەبێتەوە و تەنگتر دەبێتەوە لە ساختەکاری و لە تەزویر. کاتێک بۆشایی دەمێنێتەوە خەڵکێک ناچێت بۆ پای سندوقەکان، بۆشاییەک دەمێنێتەوە بە دەنگی ساختە و تەزویر پڕ دەکرێتەوە. پاشان ئێمە دەڵێن ئەگەر خەڵکێک کە دەچێتە پەرلەمان، ئێمە لە ماوەکانی ڕابردوودا نەک هەر لە دەورەی پێشوو، لە دەورەی پێشووتریش کە 6 پەرلەمانتارمان هەبوو لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستان و دوانمان هەبوو لە بەغدا، پاشان بوو بە یەک، هەروەها لە ئەنجومەنی پارێزگاکان لە هەولێر و لە سلێمانی. ئێمە بەڕاستی بە نوێنەرەکانی خۆمان سەربەرز بووین بەی هەموو دەورەکان، خۆ پاداشتیان بداتەوە. لە قەدەر قەبارەی خۆیان شوێندەستیان زۆر دیار بووە. باش ئێمە گەر بە 6 پەرلەمانتار و بە 4 و بە 3 ئەندام ئەنجومەن پارێزگا و بە ئەندامێک شوێندەست دیار بێ، ئەیە گەر ببێتە 21 و 30 بە تاکی شوێندەست زۆر زیاتر دیار دەبێت. ئەوە یەک، ئەوە لەلایەکی دیکەشەوە مەرج نییە ئێمە لەڕێ ئەو پەرلەمانەوە لەڕێ بوونمان لەو پەرلەمانەدا بتوانین هەموو شەریعەت پیادەکەین. وامان نەگوتووە هەموو شەریعەت بە هەموو میلەت پیادە دەکرێت. شریعت بە بڕیارێکی فەوقی پیادە ناکرێت. شریعت بەوە پیادە دەکرێت خەڵک لەسەری پەروەردە بکرێت. ئەوە دەبێت بە هەموو لایە خەریک بین، ئەو خەڵکە بگەڕێتەوە بۆ قورئان و سونەت. ئەگەر میلەتێکی مسلمانین دەبێت خۆمانی لەسەر پەروەردە بکەینەوە، بە هەموومان دەکرێت. ئەگەر نا بە بڕیارێکی فەوقی بژدرێ خەڵک جێبەجێی ناکات. ئەمجا پێشمان وانە بێ کە تەنیا ڕێگرتن لە یاسای ناشەرعی خزمەتکردنە بە کار و پرۆژەی ئیسلامی. ڕێگرتن لە زوڵم، لە ستەم، لە قۆرەخکاری، ئەوەش هەر شتێکی زۆر شەرعی و لە سەمیمی شەرعی خوایە. نمونەیەکتان بۆ دێنمەوە. یوسف پێغەمبەر صلی الله عليه وسلم پادشای میسر خەونێک دەبینێ، بە پێی ئەو خەونە یوسف نەخشەیەکی 15 ساڵی ئابووریدا دەنێ بۆ خەڵکی میسر، بۆ ئەوەی کە دەربازیان بێ لەو گرانی و قات و قڕێی کە بەڕێوەیە. نەخشەکە جێبەجێ دەبێ و خەڵکی میسریش لەو مەجاعە و برسێتیە دەربازیان دەبێت. لێرەدا دەپرسم یوسف ئەوەی بۆ چێ کرد؟ بۆ شارێک و بۆ وڵاتێک کە جگە لە خۆی مسلمانێکی تێدا نەبوو. بەڵام ئیسلام فەرمان بە مسلمان دەکات چاکەکار بێ، خزمەتگوزار بێ بە مسلمان و بە نامسلمان، بەڵکو بە ژیاندار و بە بێژیان. دەبێت و محسین بی، ئین الله يحب المحسنین. کەواتە ئێمە گەر لەوێ خراپەکان کەم کەینەوە، چاکەکان زیاد کەین، ڕێگری بکەین لەوەی کەسێک زوڵمی لێ بکرێت، شتێکی زۆر باشمان کردووە. ئامانجێکی گەورەی پێغەمبەرانمان تحقیق کردووە. خاڵێکی دیکە دەمەوێت ئاماژەی پێ بدەمەوەیە. ئەم کار و کاروانە ئیسلامی ئێمە بەڕاستی شانازی بەوە دەکەین کە هەر لە سەرەتاوە کەسانی شارەزا و بەرچاوڕوون میراتگرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانایان سەرخافڵەی بوون هەر لە سەرەتاوە. کە من ئێستان ناوی مامۆستایان و زانایەکان نایانم، لەوەکو ناوی هەندێکیان بین زۆریشم لەبیرچم کە زۆر
ئەوانیان کە بە ڕەحمەتی خوا چوون و شەهید بوون بە مردنی خۆیان کۆچیان دوایی کردووە خوا پلەی هەمویان بەرز کا و خوای پەروەردگار لیان قبول کا و ئێمەش یارمەتیدا لەسەر ئەو خەت و ڕێبازە بەردەوام بین ئەوە شتێکی زۆر گرنگە ئەم کار و کاروانە ئیسلامی ئێمە ئەم پرۆژە ئیسلامی ئێمە خەڵکی دەست بەدەست نوێژ و خەڵکی قورئان خوێن و خەڵکی شارەزا بە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرقافڵەی بوون و پێشڕەوی بوون و سەرمەشقی بوون ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە ڕەنگە تەنیا ئەم کۆمەڵە ئیسلامی ئێمە لەوە بەرخوردار بێت پاشان ئەم کار و کاروانەی ئیسلامی ئێمە نەیکردووە بە عادەت دەست بە شێوازێکەوە بگرێ هەتا قیامەتێ بەرینەدا بۆ بنچینەیەکی شەرعیە لە نێو هەموو زانایاندا ئامانجە شەرعیەکان چەسپاون ناگۆڕێن بەڵام هۆکار و ئامراز و شێوازەکان دەبێت بگۆڕێن چکە هەندێک کەس دەپرسێ ئەوە چۆن بوو کاتی خۆی ئێوە خەباتی چەکداریتان هەبوو ئێستا خەباتی چەکداری ناکەن ئەو کاتە خەباتی چەکداریمان هەبوو کە ڕژێمێکی زاڵمی خۆسەپێن میلەتی ئێمەی قەتڵ عام دەکرد میلەتی ئێمەی بەناو ئەنفال و کیمیایی باران دەکرد ئێمە شان بەشانی لایەنە سیاسەکانی دی بەواجیبێکی شەرعیمان زانی ئەگەر خەڵک لەژێر بەیداغی مارکسیزم لێنینیزم و سۆسیالیزم و کۆمۆنیزم و کاپیتالیزم و چیوچیئیزمدا خەباتی دەکرد ئێمە لەژێر بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ اللهدا دیفاع کەین لە میلەتی خۆمان لە ڕاستیدا ئێمە لە درێژەیە و خەباتە شەهیدی زۆرمان بوون خوا بە لوتف و کەڕەمی خۆی پلەپای شەهیدەکانمان بەرز و بەرزتر بکاتەوە و پاداشتی بەرزی کەس و کاریشیان بداتەوە بەڵام ئایا ئەو کاتە کە وابوو مانای وایە کە لە قۆناغێکی دیکەشدا کە پێویستیش نەکا هەر دەبێ خەباتی چەکداری بکەی نەخێر پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە بە تەئکید لە لووتکەی هەموو صیفەتێکی بەرزدا بوو هیچ کەسی ناتوانێت مزایەدەی شەرعی و ناشەرعی بەسەر ئەودا بکە پێغەمبەری خاتەم هەتا سوڵحی حودەیبیە شەکی خەبات و جەنگ و جیهادی بەشانەوە بوو بەرامبەر بە قوڕەیش لە سوڵحی حودەیبیەدا بۆ ماوەی 10 ساڵ چەکدانانی ڕاگرت لە بەرامبەر قوڕەیشدا شەڕ ڕاگیرا کەواتە شەڕ چەک وەسیلەیە ئامانج نییە ئەگەر ئەو ئامانجە شەریعەت پەچی لەسەر چەک کەوت ئێمە ئێستاش وا دەڵێین ئێمەی خەڵکی کۆمەڵی ئیسلامی هەرگوتومان و دەیڵێین ئەگەر ئامانجە شەرعیەکانمان پەچیان لەسەر بەکارهێنانی هێز و شەک بکەوێ چەک و هێز وەسیلەیە دەستی دەدەینێ واجبە بەڵام بەڕاستی ئێمە زۆرمان پێخۆشە کە ئێستا لەخوا بەزیاد بێت کەس پێویستی بەوە نەبێ هێز و چەک بەکاربێنێ بۆ بەرگری لێکردنی خۆی و بۆ ڕێپاکردنەوەی خۆی هەموو لە بەتەبایی بەلەباری مافی بوون بە یەکدی ڕەوابین شتێکی زۆر باشە ئێمە لەو سەودایەدا زەرەر ناکەین هەرگیز کەواتە ئەم شێوازەی کە ئێستا دەیبینین سرود و هەڵواسینی لافیتە و ئەوە کە دەیبینین بەو شێوەیە بەڵە شێوازێکی تازەیە بەڵام ئیسلام ئەم دینەی ئێمە کاتێک لە ژین بەجێ نامێنێ کە لە هەر قۆناغێکدا لە هەر هەلومەرجێکدا نوێترین و تازەترین شێواز و ئامراز بەکاربێنێ بە ئامرازی کۆن خزمەتی واقعێکی تازە ناکرێ بەڵام دەبێ ئامانجەکان چەسپا و نەگۆڕ بوو لەژێر خۆدا بن پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کاتێک ویستی لە قۆناغێکدا ویستی نامە بنووسێ بۆ هێڕەقلی ڕۆم و کیسرای فارس شارەزا نەبوو نەیزانی کە پێویستە نامەیە کە بۆ پادشاکان دەنووسرێ دەبێ مۆری پێوە بێگەرنا بە ڕەسمی وەری ناگرن نامەکەی نووسی یا بە تەما بوو بینووسێ یەکێک لە هاوڵەکان گوتی ئەی پێغەمبەری خوا پادشاکان عادەتیان وایە نامە ئەگەر مۆر نەکرێ نایخوێننەوە بە ڕەسمی وەری ناگرن فەرمی مۆرێکم بۆ دروستکەن نەیفەرموو بیدعەتە و جاوە چۆن دەبێ و پێشتر نەمان کردووە و مۆرێکم بۆ دروستکەن مۆرێکیان بۆ دروست کرد لەسەری نووسرا بوو محەممەد و ڕەسوول الله الله لەسەرێم ڕەسوول لە لێ محەممەد لە خوارێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەوکو لە صەحیح بوخاری داهاتوە نامەی نووسی بۆ هێڕەقل بۆ کیسرا و
خەتمیشی کرد لە خوارێ. هەروەها کاتێک کە حەساری تایفیان کرد منجەنیق و دەبابەی بەکارهێنا بۆ یەکەمین جار لە دورگەی عەرەبیدا، وەکو زانایانی پسپۆر لە بواری جەنگ و جیهاد دەڵێن بۆ یەکەمین جار دەبابە و منجەنیق لەلایەنی سوپای ئیسلام و بە قیادەی پێغەمبەر بەکارهات. هەروەها بۆ یەکەم جار لە جەزیرەی عەرەبیدا سیاسەتی خەندەق لێدان بە دەوری شاردا بەکارهێنرا بە مەشورەتی سەلمانی فارسی، کەواتە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام چ لە بواری ئیداری، لە بواری دیبلۆماسی، لە بواری جەنگ و جیهاد، لە هەموو بوارەکاندا گەڕاوە بۆ تازەترین هۆکار و شێواز و ئامڕاز بۆ ئەوەی ئەو دینە عەزیمە بە تازەترین بە نوێترین شێواز و ئامڕاز خزمەت بکرێت. ئێمەش ئینشاڵڵا چاو لە پێغەمبەری خۆمان دەکەین صلی الله تعالی علیه وسلم. کۆتا قسەشم ئەوەیە، ئەم خەڵکی گەرمیانە کەلار و دەوروبەری بە خەڵکێکی ئازا و دڵگەرم و دەستگەرم ناسراون. خوا پاداشتان داتەوە، قوربانی زۆریشتان داوە، زۆر جار هەمیشە لە پێشەوە بوون. من لە خوا دەپاڕێمەوە و هیوادارم خەڵکی گەرمیان و خەڵکی شوێستان و خەڵکی هەموو کوردستان کارێک بکەین کە لەمە و دوا هەمیشە بۆ خێر لە پێشەوە بین، هەمیشە بۆ سەرخستنی ئیسلام لە پێشەوە بین، هەمیشە بۆ بەرزکردنەوەی بەیداغی تەوحید دەستگەرم بین، لە پێشەوە بین، دڵگەرم بین. ئاگامان لێ بێ جوهدەکەمان، ماندووبوونمان، ڕەنج و خەباتمان وا نەبێ کە شوێنی پێنەژیرێ و کەلێنی خۆی نەگرێ. و هیوادارم ئینشاءڵڵا لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لەم گەرمیان و دەوروبەری بە هاوکاری و هەوڵ و هیمەتی هەموو لایەک، بە تایبەت خەڵکە نوێشکەرەکە، خەڵکە ئیسلام دۆستەکە، خەڵکە موحید و خوا بەیەکگرەکە، بە هەرچی تەمومش هەیە لە بینی خۆیاندا لای بەرین، بە هەرچی نیوان و سێوان هەیە لای بەرین، سوئی تەفاهم و بەدگومانی لا بەرین. ئێمە هەموو ڕێبواری یەکڕێین. ئیسلام لە هەر قۆڵێکەوە دەسەڵاتی هەبێ بۆ هەموو مسڵمانان قازانجا، لە هەر لایەکە و ئیسلام کەلێنی تێبێ بۆ هەمویان خراپە. خوا یارمەتیماندا بە هەموو لایەک، بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئینشاءڵڵا بەیداغی ئیسلام بەرز و بەرزترکەین و قورسایی و سەنجی کار و پرۆژە ئیسلامی لە هاوکێشە سیاسەکانی کوردستاندا قورسکەین بە شێوەیەک کە شایستەی ئەم میلەتە مسلمانە بێت. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.